لەم تەوەردا باز لە جولی کوردی پیاوانەکەی بزانین ئەم ساڵ چۆنە بەبارەت بە ساڵانی ڕابردوو چۆن پێشوازی و ئامادەکاری لە جولی کوردیەکەین بۆ ئەمەش گفتوگوی زیاتر میوانداری بەختیار حەمەکەریم شاڵ دورومان کردو بە خێر کاک بەختیار سواز بۆ ئامادەبوونت ئەمێ سەرتا بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەم ساڵ بەبارەت بە ساڵانی ڕابردوو خەڵک چۆن پێشوازی و ئامادەکاری یەکات بۆ جلوبەرگی کوردی و دوورینی جلوبەرگی کوردی و نەورۆز سەرەتا سڵاو لێوێ بەڕێز و سڵاو لە بینەرانی بەڕێزی نارتی بە بۆنەی قەیرانی داراییەوە ئەم ساڵ وەک ساڵانی تر نییە خەڵک زۆر بە بۆنەی نەبوونی و موچە و باری دارایی خەڵک تۆزێ وەک ساڵانی ڕابردوو چۆن لە جلی کوردی کەم بووەتەوە کەمێ کاک بەختیار تۆ هەر پیشەکەش شاڵ درووە ئەمە ئەمەیانەوە ئەمڕۆ جەخت لەسەر شاڵ بکەینەوە کاک بەختیار ئەمڕۆ چەند نمونەیەکی جوانی بۆ ئێمە هێناوە خۆشەویستان بە چەند ڕەنگێکی جیاواز با سێرێکی ئەمە بکەین ئەمە چەند ڕەنگێکی جیاوازی هێناوە لەگەڵ خۆیدا چەند ڕەنگی تر مێوژی تێدایە بێجی تێدایە ڕەنگی زۆری تێدایە دیارە کاک بەختیار من ئەمەوێت بپرسم ئەمانە زیاتر لەکوێ دەست ئەەکەون لە چ ناوچێکی کوردستاندا ئەمانە بەرهەم دەهێنرێن و زیاتر خواستیان لەسەرە شاڵ بەرهەمێکی ناوخۆیە دروستەکرێ تەنها بڵێن جلێکی کوردیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە دروستەکرێ شاڵ سەرەتا بڵین تووکی بزنە مەرەز لە هەموو بزنێک نابێ بزنی مەرەز جیاوازە تووکەکەی لێ یەکەندرێتەوە دوایەوە شێ دەکرێت دوای شێ دەبرێت بۆ ڕستن زیاتر ئافرەت ئەم ڕستنە ئیشی ئەم ڕستنەکە بە تەشی دەڕێسرێ دوای ڕستنەکە دەبرێت بۆ جۆڵا دەیتەنێ جوان دەیتەنێت دوایش دەبرێت بۆ کۆتەکرێ واتە خەتی بۆ دروستەکرێت پرێسەکرێت چۆنەڵی بۆ شێوە دوای جۆڵاکە کۆتکرا ئەکرێ بەم قوماشە بەم شاڵە یەتە لای ئێمەش ئامادەی بۆ دوورین بەڵێ کاک بەختیار لە ستۆدیۆ ڕەنگی جۆراوجۆر ئامادەیە ڕەنگی جۆراوجۆری هێناوە باشە ئەم ڕەنگانە بەپێی ئەو کەسانەی کەیەن بۆ شاڵ دوورینەکە و داوای ئەم شازە جلی کوردیاکان ڕەنگەکان بەپێی خواستی خوانە یاخود خۆت وەکو ئاماژەیەکیان بۆکەی ئەم ڕەنگە جوانترە لە پێستی تۆ یان خۆت بۆیان دیارەکەی بەڵێ ئەو کڕیارە بە ڕێزەی کە دێتە لات هەر کەسەی ڕەنگێکی پێجوانە هەیە مەسەڵەن شینی پێجوانە هەیە سەوزی پێجوانە هەیە زەردی پێجوانە هەیە خورمایی پێجوانە هەر کەسە و کەوتۆتە سەر زەوقی ئەو کەسە کە ئەو ڕەنگە دیارەکە بەڵێ دیارە کاک بەختیار من ئەمە بێمەوە سەر شێوازی دروستکردنەکەی دیارە ئەمە لە چەند ڕەنگێکی جیاواز پێکاتەوە تۆ شوتێکە لە تووکی بزن دروست دەکرێت چۆن ئەم ڕەنگانی پێدرێت چۆن ئەم ڕەنگە جۆرا و جۆرانەی تێدەکرێت هەندێک ڕەنگەیە بڵێن هەندێک جۆریان هەیە ڕەنگەکرێت ئەگەنا بۆ نمونە ئیسە بزنی شین نییە بزنی سەڵ نییە منش بۆ ئەوەیە بەڵێ ئەمانەی بەردەمی خۆشمان ئەم خەتپانانەمە زاخۆین شاڵی زاخۆیی لە ناوچی زاخۆ دروستەکرێ دەتوانین بڵێن زیاتر ئەمانە لە ناوچی بادینان دەست دەکەوێت بەڵێ زیاتر ئەم شاڵە زاخۆیانە لە ناوچەی بادینان دروستەکرێ ئەم شاڵە زاخۆیان تایبەتمەندێکی خۆیان هەیە خەتەکانیان پانترە جا ڕەونەقێکی هەیە جەوهرێکی تایە زۆر شێوەیەکی زۆر جوان بۆ نمونە ئێستا شاڵی زاخۆیە لەبەر منە ئەم جۆریشمانەیە شاڵی تۆزە خەتیان بڵین باریکترە ئەوە شاڵی منتیقی کانیتووە شاڵی کانیتوو لە منتیقی لە ڕانیە دروستەکرێ دیەکە پێڵەن کانیتوو لێوێ بەدەست و پەنجەی ڕەنگینی ئەو کەسانی ئەوێ دروستەکرێت کاک بەختیار ئەم جوانەی کەم و هاوکارم ئاسە بە دەستمانە کەمێک ڕەنگەکانی لێکەوە نزیکە باشە ئەم ڕەنگانە کە بەپێی تۆنا دێتە خوارەوە واتە بەپێی پلە یەتە خوارەوە ڕەنگەکان گۆڕانکاری بەسەرایەت بەڵێ ئەو کەسانی کە لەوێ دروستیەکەن هەر کەسەی هەر ئۆسایی بە شێوازێ دروستیەکە هەیە ڕەنگەکەی تۆغ دروستەکە هەیە کاڵتر هەیە نیلیە بۆ نمونە کەوتۆتە سەر ئۆستایی کە دروستیەکە لەوێ ئەو ڕەنگەی کە بەکارێنێ کاک بەختیار ڕەنگەکە کاریگەری دەکاتە سەر نرخ نەخێر چاکی شاڵەکە دەورە بینێ نرخەکەی بەڵێ ئەی چۆن بتوانین شاڵێکی باش و تایبەتمەند و ڕەسەن جیا بکەینەوە لە شاڵێکی دروست کرا و یاخود بڵین ڕەسەن نەبێت بەڵێ شاڵ دروستکردن کەوتۆتە سەر ئەو کەسەی کە دروستیەکە ئەو ئۆسای وا هەیە ئیشەکەی زۆر جوان و پوختە
ئیشەکەی چۆن ئەڵێ گەندەڵیتیان ناکە شتێک بە جوانی دروستیەکە خۆی تیامانوەکە هەشە هەرۆنی لێزانێت کە دروستیەکە بۆ شێوە دەرەچێت. ئەی شازی دوورینەکەی چەند جۆر شازی دوورینی هەیە شازەکانی چەند جۆرەکانی لە چاخۆی بینێتەوە دوورینی شاڵ بۆ بەنسبە دوورینی شاڵە و یەک جۆر دوورینی هەیە بۆ وەکو مۆدێلاتی جلوبەرگی تر نییە هەر شێوەی مۆدلێکی هەبێ یەک تەنها یەک مۆدیلی بەڵام ئەوەیە کڕیاری بەڕێزی وە هەیە حەزەکە فراوان بێ جلەکەی هەیە حەزەکە تۆزێ گورشتر بێ بە تایبەتی سەگەنجی ئێستا حەزەکە زۆر پان نەبێ. بەڵا کاک بەختیار تو دیێرە ئاماژت بۆ کرد کە وتت جیاوازە لە دوورینی هەروەها تۆ پیشەکەت شاڵ دووروە نەوەک بەرگ دوور لە سەرەتای ئاماژت بەوە کرد جیاوازی چییە دوورینی شاڵ جیاوازی چیە لەگەڵ شێوازەکانی جلی کوردی؟ جلی کوردی شاڵ بڵێن شاڵ هینە خەتخەتە بێم خەتانە کە قیاسی ئەو کەسە ئەگری ئەبێ بزانین چەند مەترە ئایا چەندێ بەشی ئەو شخصەکە خەتخەت ئەم خەتانە ئەدرێتەوە دەمیەگە ئەکرێ بە قوماش پاشان ئەبڕێ دەستەکەی بە دوورینی شازی دوورینەکەی ورترە بە بەراورد بە قماشی تر طبعاً شاڵ دوورینی زۆر ناڕەحەتر جیاوازە لەگەڵ قوماشە قوماش ئاسانە بە شاڵ دوورینی زۆر ناڕەحەتە چونکە خەتخەتە و قیاساتە بەڵێ دیێرە کاک بەختیار هەنێک کەس ئاماژە بۆ دەکەن کە شۆرینی یاخود تەربوونی شاڵ تۆزێ بێزارکەرە بۆ کارەکەی بۆ چیە گەڕێتە لەو حاڵەتاندا چۆن مامەڵی لەگەڵدا بکەین ئێمە شاڵ طبعاً ئەوە لەبەر ناکرد تا زۆر بشۆرێ کە شۆراش ئەبێ نابێ بخرێتە غەسالەوە ئەبێ لە تەشتێکە لە تایتاوێکە هین بەدەست بیشوی نەک بیخیتە غەسالە بیخیتە غەسالە خەسارە بێ جا ناشبێت تۆ لە کاتێکە باران بێ یا شتێ بێ تەمەن لە کاتی بارانە شاڵ لەبەر ناکرێ مەجلێکی بڵین بەهار و هاوینانەیە چونکە فێنکە جلێکی فێنکە ئەگەر تەڕ بێ بۆنی تووکی بزنەیە ئەوە تاویستم ئەو پرسیارە کۆمیستم بڵم ئەنە کەس باس لەوە دەکەن کە لە کاتی باراندا بوونی تۆ خۆ ئاماژوو بەوە کرد دیێرە دەمەوێت بپرسم ئەوەش بپرسم کە ئەم ساڵ بە تایبەتی جیاواز لە ساڵەکانی تر کام ڕەنگە لەم شاڵانە زیاتر خواستی لەسەر زیاتر خەڵکی داوای ئەکات وەڵایسە بە گەنج بە تایبەتی شینەکەی ڕغبەتی زۆرە خەڵک داواکاری زۆر لەسەر شینەکەی ئەتر وەکوتم هەر کەسی زەوق و تایبەتمەندی خۆی حەزی لە ڕەنگەکە ئەی لەسەر شاڵ خۆی خواستی خەڵک چۆنە بەرامبەر بە شاڵ یان زیاترە بەرامبەر بە جۆرە قماشەکانی تر شاڵ بەداخەوە تۆزێ سارەکەی چونکە گرانە هەموو کەس لەوانێ نەتوانێ بیکڕە بەڵام جلێکی زۆر جوان وتم تەنها جلێکە کە لە ناوخوا دروستەکرێ بە دەست و پەنجەی ئەو کەسە کە دروستیەکەن بەرهەمێکی خۆماڵیە حەق وایە ینی پەری پێ بدرێ شاڵ جلێکی مۆریەکی نەتەوایەتی پێوە دیارە ینی کە لەبەریەکەی هەست بەخۆشی و زەوق و شەوق و زەوقێکی هەیە کە لەبەریەکەی شاڵ وەختیار ئەمەژە بۆ کرد کە شاڵ لە ناوخۆی هەرێمە دروستەکرێت ئەی جۆر قماشەکانی ترم مەبەستەوەی لە دەرەوەیەت هەر بۆ جلی کوردی کە جۆر قماشی تر بەکاردێت بەڵێ قماشی تر لە دەرەوەیە لە سین و لە مەسەن ئێران و لە وڵاتەکانی قماش مەبەستم قماشە بەس شاڵ تەنها لە ناو هەرێما دروستەکرێت باشە ئێمە دەڵێن تەنها لە ناوخۆی هەرێمدا دروست دەکرێت جگە لە جلی کوردی بۆچی شتێکی تر بەکارێت وەڵا بۆ جلی کوردی بەکارێت شاڵ هەرەوەیە بۆ کە دوورە و لەبەرەکرێت باوەڕاکەم مشتی تر بەکار نایێن بە پێوەی تۆ زانیاریت لەسەر بێ ئەم جۆرە لە پارچەکانی تری هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت ئەگەر نییە لێرەوە بۆیان هاوردە دەکرێت بەڵێ لەویش هەیە لە مەسەن لە کوردستانی ڕۆژهەڵاتیش لەوێ دروستەکرێ بڵێن لە ئێران منتەقەی بانە لەوێ دروستەکرێ هەم لە وابزانم لە تورکیاش لە کوردستانی باکوور لەویش دروستەکرێ بەس وەک ئێرە نییە ئێرە بە تایبەتی منتەقەی زاخۆ و منتەقەی کانێت و بەناوبانگە زیاترینی لێرە دروستەکرێت بەڵێ دیارە کاک بەختیار ئەمەوێ پرسیار لەسەر پشتێن بکەم پشتێن لەگەڵ شاڵە یاخود لەگەڵ ئەم شێوازە جلی کوردیەدا لەگەڵ ئەم قماشەیە هەڵبژاردننی ڕەنگی پشتێنەکە و نەخش و شێوازەکانی سەر پشتێنەکە جیاوازیە لەگەڵ جلەکانی تردا پشتێنە بێت جیاواز بێت لە شاڵەکە تەمەن پشتێن قماشە ئەم بۆ نمونە قماشە ئێتر کەوتۆتە سەر شەوق و زەوقی ئەو کەسی کە هەڵیە بژێرە پشتێنەکە هەیە حەزەکە گوڵگوڵ بێت ڕەنگی تیاوێ هەیە حەزەکە سادە بێت کەوتۆتۆ سەر زەوق و نینی ئەو کەسی کە
دەستنیشانێک کاک بەختیار هەر لەسەر شتێنەکە شازی بەستنی جۆراوجۆری هەیە یان هەر بۆم جۆرەیە کە تۆ بەستۆ ئەمڕۆ جلی کوردی و لەبەر کردووە هەر شوێنەی هین تایبەتمەتی خۆی ئێستا منتقەی زاخۆ و منتقەی بادینان بە شێوازی ئەی بەسن هێنێکی تایە گەر دقەتان نابێ بە شێوازێکی ترە گریتیایە بەسن گرێکی لە پێشەوەیە بەڵێ بەس منتقەی ئێرە ئەم منتقەی بڵین سۆران منتقەی خۆمان هەر بەم شێوە سادەی بەسن بەزەوان بەش جیاوازی شێوازێکی تر ئەی بەستن کاک بەختیار دەتوانین بڵێن لە ناوچە جیاوازەکانی کوردستاندا خواست لەسەر شاڵ هاوشێوەی یەکن یاخود لە ناوچەیەک زیاترە لە ناوچەیەک کەمترە بەڵێ هەندێک شوێن هەیە زیاتر هەندێک شوێنێک کەمترە شوێنەکان کرد بەڵێ ئێستا سلێمانی زۆرە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە خودی تاکەکە خۆیەتی سلێمانی زۆربەی ینی منتقەی سلێمانی بڵێن پارێزگای سلێمانی زیاتر بەکارێنێ شاڵ حەزیان لێ منتقەی هەولێریش بەکارێنن منتقەی ڕانیە منتقەی بە تایبەتی سلێمانی زیاتر بەکارێنێ بەڵێ دیارە کاک بەختیار دەبێت پرسیار لەسەر کلاشیش بکەم دیارە جلی کوردی بەبێ کلاش نابێت بە کلاشیش تایبەتمەندێکی وایتیان نامێنێتەوە دەمێت باسێکی کلاشیشم بۆ بکەی لەگەڵ شاڵدا وڵا من هەرچەند من ئۆسای کلاژ نیم چونکە هەر کەسی تایبەتی ئیشی خۆیە ئۆسای شاڵم بەڵام کلاشش ئێستا زیاتر بڵین لە دیوی ئەو دیوەیەت لە دیوی ئێرانەوە بڵین لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە چونکە بپی ئەوەی کە ئیسە دیناروتمەن دینارەکەی ئێمە بەرزە لێرە وەساکان زۆربەی زۆری وازیان لێیانە چونکە دەری نایانی بۆیان دروستیکەم ئێستا زۆربەی لە کوردستانی ڕۆژهەڵات بڵین منتقەی هەورامانی ئەو دیو لێەوە وەساکانمان زیاتر ئەو دیون ئێستا ئێمە هەرەوە ویستمانە پیاوان جلوبەرگی ئەم شازە لەبەرکەن با بزانین ئەی خانمان خواستیان چۆن لەسەر جلوبەرگی کوردی پیاوان لەبەرکەن یاخود بێن شاڵ بدورن بە من نسبەت هینە مەبەستەوەیە کە کاک بەختیار هەندێک کەس بەڵێ بەڵێ نا ئافرەت نازانم بینێ بیپۆشە ئەی بابینە سەر پیشە کاک بەختیار تۆ ئێستا بە ڕێزێکی لێرەدا شاڵ دەدووری خانمان هەیە کە دەستیان دابێ بە پیشەی شاڵ دووری هینە بۆ دروستکردنەکەی زۆربەی ئافرەت دروستەکە با بزان دروستکردن تماشەکەن دیارە باسی دوورینی ئەەکەم دوورینەکەی نا تایسە هینە هیچ ئافرەتێک نەبووی دوورە بەڵێ دیارە خۆشەویستان دەمێ هاوکارانم هاوکارمان بن بۆەوەی ڕەنگە جیاوازەکانی شاڵ نیشانی ئێوە بدەین بۆ ئەم بەهارە بتوانن سوودی لێ ببینن چەندین ڕەنگی جیاوازمان هەیە لەوانە با من ئەم مێوژێ تا نیشان بم سەرنجی ڕاکێشە ئەمە دیارە خۆشەویستان لە بەهاردا جلی کوردی سیمایەکی جوانی هەیە و ڕەنگێکی تایبەت دەبەخشێ بە بەهار کاک بەختیار لە جلی کوردی خانماندا ریسک زۆر دەکرێت یاخود دەتوانین بڵین سەرکێشی لە بەکارهێنانی ڕەنگەکاندا لە جلی کوردی پیاواندا تۆ لێرە بەرگدوریت و بە دەرفەتی دەزانم کام لێت بپرسم هەوڵ دەدرێت لە یەک جلدا چەند ڕەنگێکی جیاواز بەکاربهێنێ یاخود ئێوە هەموو نەخشونی گەی جلەکەتان دەکەن و پیتۆنەکەتانەوە وەکوتە مەرکەز حەزی لە ڕەنگە کەتر تەمانەم شاڵانە ژەرێکی تایبەتمەتی خۆی هەیە هەیە سارێکی گرانتر هەیە ئیسە بۆ نمونە ئەم ئەمانی بەردەممان ئەمانە ساریان تۆزە گرانە منتقەی زاخۆ شاڵەکانیان تۆزە جوانترە ئەمانە هەیەە بای 8 وەرەقەیە 9 وەرەقەیە ئەمانەش هەیە بۆ نمونە 250,000 دیارە من پرسیارەکەم مەبەستم ئەوەیە زیاتر لە ڕەنگێک بەکار دەهێنرێت لە ناو جدا واتە بم لە مێوژەکە و ڕەنگی بەڵێ بەڵێ نانا شتیوان نابێ هەموو یەک ڕەنگە جلی کوردی بۆ نمونە چۆغە و ئینەکەی شەرواڵەکەی ئەبێ یەک ڕنگ بێ نابێت و ڕنگ بێ باشە وەکو جلی کوردی نییە ببوورە وەکو جلی کوردی ئافرەتان نیە ڕنگ تێکەڵ بکرێ نا شاڵ بۆ شوێنە تەنها یەک ڕەنگە بێ مەبەست ئەوەیە تەنها گۆڕانکاری لە کراس و قایشەکە و مۆدیلەکەی ئاکرێ بەڵێ بەڵ هەنا دەمەوێت پرسیار ئەوش بکەم تۆ ئاماژوو بۆ کردکە هەنێک لەمانە نرخیان زیاترە لەوەڕەوە زۆرتری نرخی شاڵ کە دیاری کرابێ چەنە هەروە هەرزانترینیشی چەنە و کارەکەشی بۆچی دەکات بەڵێ ئەوکوتم زاخۆیەکان جۆرە تایبەتمەندی خۆی هەیە و ڕەونەقێکی هەیە جەوەری هەیە جوانترن و باشتریشن ئەمانە ساریان نرخیان گرانترە پێکاتەکەی باشترە مەبەستە بەڵێ کوالێتەکەی باشترە ئەگەر بینە سەر کوالەتی تۆ هەر لە تووکی بزن دروست دەکرێت یانی جیاوازی چێشتێکی کەی تێکەڵەکرێت کە بێتەوەی ئەوەی دانەیەکی باشتر بێ لەوی تریان هەیەە بڵێن بۆ منە خوری تێکەڵەکرێن
بەڵێ بەس ئەوەی کە مەرەزی ساغ بێ ئەوە مەرغوبتر و چاکتر و جوانترە. بەڵێ دیارە کاک بەختیار حەمەکەریم شاڵ درومان لەگەڵ بڕاستەخۆ لە ستودیۆ. سپاس بۆ زانیارەکانت. ستودیۆکەمانە ڕەنگە جیاوازەکانی شاڵ جوانتر کرد کاک بەختیار. سپاس بۆ ئامادەبوونت کاک بەختیار. بەڵێ خۆشەویستان